باکووری کوردستان شەڕ کەوتووەتە ناو شارەکانەوە. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرست ئەو پارتەی کە بە توندی دژی پرۆسەی ئاشتیە دەڵێت حکوومەت هیچ کۆنتڕۆڵی بەسەر ناوچە کوردیەکاندا نەماوە. ماوەی مانگێکە شەڕ و پێکدادانەکان لە باکووری کوردستان دەستی پێکردوێتەوە. حکوومەت بە چڕی بۆردومانی بنکە و بارەگاکانی پەکەکە دەکات لە بەرامبریشدا. هێزەکانی پەکەکە و گەنجانی کوردیش هێرش دەکەنە سەر سوپا و هێزە ئەمنیەکان. ئامەرەکان جیاوازن. حکوومەتی تورکیا دەڵێت تا ئێستا نزیکەی 60 پۆلیس و هێزی ئەمنی لەو هێرشانەدا کوژراون. بەڵام پەکەکە باز لە کوژرانی زیاتر لە 300 پۆلیس و سەربازی تورک دەکات. هێرشەکانی ئەمجاری پەکەکە تا ڕادەیەک جیاوازە لە هێرشەکانی پێشوو. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە پەکەکە تاکتیکی شەڕی گۆڕیوە. ئەمجاریان زیاتر لە ناو شارەکاندا هێرش دەکاتە سەر هێزە ئەمنیەکان. گەریلاکانی پەکەکە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک چوونەتە ناو شارەکان. جگە لەوەش ئەوەی شەڕی ئەمجاری جیاواز کردووە لە شەڕەکانی ڕابردوو ئەوەیە گەریلاکانی پەکەکە کەمتر بەشدارن لە هێرشەکاندا. بەڵکو هێرشەکان لەلایەن کۆمەڵێک گەنجەوە ئەنجام دەدرێن کە نیشتەجێی شارەکانن و تەنها لە ڕووی ئایدۆلۆژیەوە سەر بە پەکەکەن. زۆربەی ئەو گەنجانە سەر بە ڕێکخراوێکی نهێنین بە ناوی تەفگەری گەنجانی وڵاتپارێز و شۆڕژگەر. ئەو ڕێکخراوە لە ساڵی 2013دا دامەزراوە و لە زۆربەی شارەکانی باکووری کوردستاندا شانەی نووستویان هەیە. ئەو گەنجانە لە ماوەی ڕابردوودا توانیان شارۆچکەی گمگمی سەر بە پارێزگای مۆش کۆنتڕۆڵ بکەن. لە ناوچەکانی گیادین، جزیرە، شەمزینان و جۆلەمێرگیش هێرشیان کردوتە سەر هێزە ئەمنیەکان. ئێرە شاری فەرخینە. ماوەی چەند ڕۆژێکەنە ئارامە. گەنجانی سەر بە تەفگەری گەنجانی شۆڕژگێر هەندێک لە گەڕەکەکانیان کۆنتڕۆڵ کردووە. لە هەندێک شوێنیش خەندەقیان هەڵکەندووە و هێزە ئەمنیەکانیش لە هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی دۆخەکەدان. بەڵام پێناچێت هەروواکارێکی ئاسان بێت. هەندێک لە چاودێران پێیان وایە پەکەکە لە ساڵی 2013ەوە کە پرۆسەی ئاشتی دەستی پێکرد بە دامەزراندنی ڕێکخراوی تەفگەری گەنجانی شۆڕژگێر ئامادەکاری بۆ ئەم قۆناغە کردووە. پێدەچێت لە گرتنەبەری ئەم تاکتیکە نوێدا پەکەکە ئەزمموی لە جەنگە ناوخۆیەکانی چەند ساڵی ڕابردووی هەندێک لە وڵاتانی ناوچەکە وەرگرت بێت. تا ئێستا دیار نییە ئەم بارگرژەی باکووری کوردستان تاقی بەردەوام بێت. هەرچیەک بێت پێناچێت کۆنتڕۆڵکردنی دۆخەکە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە کارێکی ئاسان بێت.